ئەچنە لای تەوەری یەکەمی پرۆگرام ئەم بەیانیە. لە دوای کۆتا ڕاگەاندنەکانی هەڵبژاردن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەاند ئەنجامەکانی هەڵبژاردننی عێراق کۆتاین و وەقابلی تانەلێدانین ئەمجارە. ئەمە لە کاتێکدایە کە هەندێک لایەن هێشتا ڕخنە لە ئەنجامەکان ئەگرن و کۆمیسیۆنیش تۆمەتبار ئەکەن بەو ئەنجامانە و پێشبینیش دەکرێت دادگای فیدراڵی پەسەندکردنی ئەنجامەکان دوا بخات هەتاوکو لایەنەکان بە تایبەت لایەنی شیعە دەگەنە ئەنجامێک. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەوە کاریگەری لەسەر پرسی پێکهێنانی نوێی حکوومەت میوانداری زۆر بەڕێز دکتۆر دلاوەر عوسمان مامۆستای زانکۆمان کردووە. دکتۆر بەخێربێت. دکتۆر بەخێراتی سپاس بۆ ئامادەبوونێت. دکتۆر دادگای فیدراڵی هەتاکو کەی ئەتوانێت ئەنجامەکان پەسەند نەکات و دوای بخات. طبعا دادگای فدرالی بە پێ و دەسەڵاتی کە هەیەی و بۆی دیاریکراوە لە دەستوری هەمیشەی عێراق ساڵی 2005 لە مادەی 93 زۆر بەوازحی یەکێک لە ئیشەکانی ئەوەیە کە یەکلاییکردنەوە پەسەندکردنی دەرەنجامەکانی هەڵبژاردنەکانە بەڵامەوەی کە گرنگە هیچ دەقێکی دەسووری و هیچ دەقێکی یاساییمان نییە بۆی کە تەحدیدی بکات دیاری بکات ئەو کاتێک کە هەیە لە بەردەسات چەنە ینی کاتەکە کراوەیە هیچ دیاری نەکراوە لەبەرەوە زۆر ئاساییە لەوە چه کاتێکی زۆری پێ بچێتە بابەتەکە یەکلای یەکرێتەوە واتە هیچ کاتێکی دیاریکراو نییە. ئەمە هەلێک ناقۆزنەوە لایەنەکانی تر بۆ ئەوەی کە ئەوان بەردەوام بن لە ڕەخنەگرتن لە کۆمیسیۆن لە قوبوڵ نەکردنی ئەنجامەکان خۆی توانین بڵێن ئەمە هەلێکە بۆ لایەنەکان کە قبوڵی نەکەن لە لایەکی تریشەوە توانین بە دیوەکەی ترا سەیری بکەن کە کاتێکی زیاترە درێ بۆ ئەوەی با بڵێن ئەو احتیقانە سیاسیە ئەو تەنگەشە سیاسی کە هەیە وردە هێور بکرێتەوە هەوڵ بدرێ تێگەیشتنێکی گشتی هەبێ بۆ دەرەنجامەکانی هەڵبژاردنەوە تا دادگای فدرالی بەو دیوایە بەکارێهێنێ کە هەوڵدا باردۆخەکە هێور بکاتەوە لێک تێگەیشتنی گشتی دروست بکات لە نێوان لایەنەکانە و ئەو کاتە بڕیارێکی یەکلاییکەرەوە باتکایش پەسەندکردنی دەرەنجامەکەیەتی خۆگەروانە بێت ئەوە دادگای فدرالی با بڵێن ئەکەوێتە بەردەم ئەوەی کە کۆمەڵە بڕیارێکی تری لە بەردەسا بێ کە ئێمە بە لێکدانەوەی خۆمان تا ڕادەیەک دوورە چونکە عێراق تەحملی ئەوە ناکات کە جارێکی تر داوای بڕیارێک بکرێت کە هەڵبژاردنەکان دووبارە بکرێتەوە یاخودەم دەرەنجامە قبول نەکرێت. باشە دکتۆر دیارە ئەنجامەکانی کۆتایی لەلایەن کۆمیسیۆنەوە ڕاگەیەندرا وەکو چاودێرێکی سیاسی لە ئێستادا بارودۆخی سیاسی عێراق چۆن دەبینیت؟ بارودۆخی سیاسی عێراقەوەی کە ئێستا بینین بارودۆخێکی نادروست و ناتەندروستە ئەبینین دۆخی ئەمنی وردە خەریکە بەرە و بابڵەن گرژێکی زیاتر ئەڕات دۆخە سیاسەکە بینین شلاقانێک و تەنگەشەیەکی گەورەی بەخۆیەوە بینیوە لایەنە سیاسەکان تا ڕادێکی زۆر تا ئەم لەحزەیەش دوورن لە یەکترەوە هێڵی گشتیان نییە بۆ پێگەێنانی حکوومەت و باڵەن ڕوتێکی سیاسی نوێ لە عێراق بۆ بەڕێوەبرنی سیاسی بۆیە تا ئێستا تا ئەم لەحزەیە هێشتا باڵن بارودۆخەکە بەگشتی چ لەسەر ئاسی سیاسی و چ لەسەر ئاستی ئەمنی بەرەو ئەوە ڕاکە تونتر و گرشتر بێت. باشە دکتۆر دواخستنی قوبوڵکردنی ئەنجامەکان پەسەندکردنی ئەنجامەکان لایەن دادگای فدراڵیەوە ئەگەر ئامانج لێ ئەوە بێت کە بارودۆخەکە هێور بێتەوە گرژیەکان نەمێنێت لە دیوێکی ترەوە دواخستنی پێکەنانی حکوومەت ئەمە کاریگەری لەسەر تەواوی عێراق دروست ناکات نابێتە هۆی دروستبوونی چەندین بۆشای لە ڕووی هەموو لایەنەکانەوە. خۆی ماگەر بگەڕێنەوە بۆ مێژوویەکی کورد لە دوای باڵێن دروستبوونەوەی دەوڵەتی عێراقی نوێ لە دوای 2003 بەدواوە و لە دوای با بڵێن دروستبوونەوەی موسەساتی دەوڵەت لە 2005 بەدواوە باعتیبارەوەی کە دەستور لەو بەروارەوە ئیتر چووە بواری جێبەجێکردن هەمیشە لە دوای پرۆسی هەڵبژاردنەیەک لە دوای یەکەکان کاتێکی زۆر ویستراوە بۆ ئەوەی کە حکوومەت پێک بێنرێ ینی هیچ کاتێک نەبووە لە کاتی خۆیە ئەوەی کە بەپی ڕێکارە دەسووریەکان دیاریکراوە حکوومەتەکان پێک بهێنرێ لەبەرەوە شتێکی سروشتیە بۆم بارودۆخی عێراق ئەم جاریش کاتێکی زیاتر دە و کاتی کە بووی دیاریکراوە بەخۆی بینیەوەتە لە 15 ڕۆژ و جارێکی تر 15 ڕۆژ بۆ تازەکردنەوەی بە پێیداقە دەسوورەکان تەسەورەکەم کە کاتێکی زۆرتری بێ پێگەێنانی حکوومەت دلیلیشمان بۆ ئەمە کۆبوونەوەی لایەنە سیاسەکانی شیعە لە ماڵی هادی عامری دەرەنجامیشی ئەو تۆی نەبوو تەنها ئەوەی کە بانگەشەیەک بوو بۆ یەک ڕێزی و بانگەشەیەک بوو بۆ پێگەێنانی حکوومەتێکی کامڵ و کارا و دوورخستنەوەی عێراق لە ملبلانەکان باسیەوە نەکراکە حکوومەتی عێراق چۆن بابڵێن تەشکیل لەکرێ پێگەێنرێ لایەنەشیعەکان چۆن ڕێگەکەون دەرەنجام لەسەر هێڵە گشتیەکان چ ئاسوەیەک هەیە بۆ ئەوەی کە لایەنەکان ڕێک بکەون ئاسۆ خۆی هەر ئەبێ لە دنیای سیاسەتە باڵێن ئەوە نییە بڵێن یا ڕەش یا سپی دائیمەن شوێنێکەیە شوێنی ڕەمادی خۆڵەمێشی و ئتیفاق و ڕێکەوتنەکان لەو شوێنانەیە ئەکرێت بۆیە دەرەنجامی ئەم ملبلانەیە بەنەتیجە هەموو لایەنەکان ئەگەنە کۆمەڵک هێڵی گشتی کە حکوومەتێکی
تازە لە عێراقا پێک بکەێنرە جا بە هەردوو دیوەکە حکوومەتێکی فرەیە وەکو هەمیشە بینیومانە یاخودەوە حکوومەتێکی ساتە یاری سەدر داوایەکە کە حکوومەتی زۆرینەی سیاسیە بە هەردوو بارەکە دەرەنجامێکی هەرەبێ بەس گرنگەوەیە پرسیارەکە وەیە هەمیشە ئاگەر حکوومەتیش پێگەنرا ئایا حکوومەتەیە کە خواسی هاوڵاتیانی عێراق بەدی ئەهێنێ جارێکی تر ناکەوێتە بەر تانەوتە شەری هاوڵاتیان و گەنجانی وڵاتە خۆی پرسیارەکە وێ ئەوش حکوومەت وەڵامێتاتە دوجار باشە دکتۆرە لە قسەکان تا باست کرد ئێستا هەندێک لایەن لە عێراق ئەوانی کە زۆرینەی دەنگی هاوڵاتیان بەدەستێناوە باسی پێگەێنانی حکومەت داوای پێگەێنانی حکومەت دەکەن لەسەر بنەمای زۆرینەی دەنگ و هاوکات ئەوانەشی کە دەنگی کەمیان هێناوە داوای پێگەێنانی حکومەت دەکەن لەسەر کوتلە باشە ئەم دوو بۆچوونە لەسەر پێگەێنانی حکومەت تا چەندە هۆکارە بۆ ئەوەی درەنگتر ڕێبکەون تا چەندە هۆکار بۆی کە پێگەێنانی حکومەت درەنگتر بێت لە عێراقدا بەتاکید هۆکاری ڕاستە و خۆ سەرەکی ئەو لێدوانانەیان ئەو بیرۆکانەیە کە حیزبە براوەکان و بە تایبەتی ڕۆتی سەدر کە بانگەشەی بۆکە ڕاتی سەدر ئێستا بانگەشە بۆوە کە کاڵێ ئێمە حکوومەتێکی زۆری نەپێگەین پشکی شێری بەردەکەوێت بەڵام ئەگەرێمە سەیری واقعی عێراق بکەین جارێ هەر لە ڕێی پێک هاتەی دەوڵەتی نوێی عێراق و دەوڵەتێکی اتحادیە کەواتە تەحسیل حاصلە کە شەراکەتی سیاسیە بێت لە وڵاتەیە هەبێەوە هیچ مەجالێکی تیانە دوایە زۆرینەی سیاسی مەبەست پێت چیە ئەگەر زۆرینەی سیاسی مەبەست پێت ئەوەی لە ناو لایەنە شیعەکان ئەوە بە تەجروبە و بە مێژوو بۆمان دەرکەوتووە کە هیچ کات دەرەنجامی نەبووە چونکە هیچ کات لەو هێزە شیعیانە قەت لە هیچ هەڵبژاردنێکا خۆی بە دۆڕاو نەزانیوە سەرباری ئەوەی کورسەکانیان زۆر بوو بێ یاخود کەم بوو بێ خاڵێکی گرنگ ئەوەیە کە ڕاستە ڕوتی سەدر 73 کورسی هەیە و بانگەشەی واگە کە حکوومەتی زۆری نەپێگەێنە بەڵام ڕێکارە دەسووریەکان وامان پێناڵێ چونکە بۆ ئەوەی تۆ پرۆسی سیاسی لە عێراقا یەکلایی بکەیتەوە پێویست بە 2/3 دەنگەکان هەیە واتەسا ڕوتی سەدر 73 کورسی هەیە بەڵام بۆ یەکلایکردنەوەی پۆستەکان کە بە دەنگدان یەکلایە بێتەوە بۆ نمونە سەرۆکایەتی کۆمارتۆ پێویست بە 2/3 دەنگە 220 دەنگت ئەوێ لە کۆی ئەو 329 دەنگەی کە لە ناو پەرلەمانە هەیە تۆ چۆن ئەتوانی زۆرینەیەک پێک بێنی ئەم دەنگانە چۆن کۆ بکەیتەوە بێجگەلەوەی پێگەێنانی باوڵین کابینی حکوومەتەوەش کۆمەڵک ڕێکاری دەسووری خۆی هەیە کە دەنگی لایەنەکانی تری ئەوێ ئەگەر لایەنەکانە منە دوور وەستا بن کەواتە تۆزێک ئەستەمە بتانی ئەو بانگەشەی کەیت ینی لە کاتێکی زۆر کورتا بتانی جێبەجێ بکەیت وێ بەتەوە خۆی من کاتێکی زۆرتری ئەوێت وەڕوتی سەدریش ئەوەی کە بانگەشەی بۆکە تا ڕادەیەک ئەستەمە لە عێراقا جێبەجێ بکەیت حکوومەتێکی زۆری نەپێکێنان لەبەرەوەی تۆ ناتوانانی خۆت لادەی لە پێکاتەکانی تر چ پێکاتەی مەسەبی یاخود پێکاتەی عرقی کورد بەشێکە لە وڵاتە سونەش پێکاتەیەکی مەسەبیە بەشێکە لە وڵاتە دابشبوونی جوگرافیشیان جیاوازە ینی تۆ باشوور و ناوەڕاست و باکووری عێراقدەیە هەر یەکێک لە پێکاتەکان هێز و سەنگی سیاسی خۆیان هەیە لەو ناوچانە لەبەرەوە تۆزێک ئەستەمە پێگەێنانی حکوومەتێکی ئەغلبیە زۆرینەی سیاسی تەسەورەکەم دەرەنجام هەر بەرەو حکوومەتێکی تەوافقی بڕات وەلو سەدر ئیعلانی کردووە گەر دەرەنجام نەگەیشتە نەتیجە و زۆر ئاساییە بەلایەوە پێگەی ئۆپۆزیسیۆنی سیاسی هەڵەبژێری و ئەکشێتەوە لە پێگەێنانی حکوومەت باشە دکتۆر بەر لە بەڕێوەچوونی هەڵبژاردن تێڕوانینێک هەبوو بۆ داهاتووی عێراق کە عێراق ئەچێتە قۆناغێکی نوێوە بە دیوێکی پۆزتیڤ ئێستا کە هەڵبژاردن ئەنجام درراوە کۆتایی هاتووە و هەتاوکو ئێستا لایەنەکان نەگەیشتنەتە ڕێکەوتن و ئەو بارودۆخێکی ئێستا لە عێراقا ئەگوزەرێ پێ وایە کە ئەم تێڕوانینە بەم شێوێ بمێنێتەوە بەتاکید بۆچی ئەم تێڕوانینە بەم شێوەیە هەر ئەمێنێتەوە چونکە بە بیرمان نەچێ ئەو هۆکارانەی کە وای کرد ئەم هەڵبژاردنە پێش بخرێت بوو بە هەڵبژاردنێکی پێشوەختە ئەو بارودۆخە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیە ناجۆرە بوو کە لە عێراق ئیتر گەیشت بۆ ترۆپ یعنی گەیشتە خاڵێکی ئەوەی کە یا عێراق بە بارودۆخێکی نەخوازراوە تێپەڕێیان ئەبێ هەنگاو بنرێ بۆ ئەوەی بارودۆخی سیاسی و کۆیکایەکانی تر ڕاست بکرێتەوە بۆیە ئەم جارە ئەوەی لێ چاوەڕێکرێت کە ئەو حکوومەتێک کە پێکێتوە کۆی ئەو کاسە سیاسی کە با بڵێن و مارەسی سیاسەتەکەن لە عێراقا ئەو ڕاستیە تێگەیشتون کە جارێکی تر گەڕانەوە بۆ ساڵی 2019 و پێش 2019 پێش ڕاپەڕینە گەنجانەکەی عێراق تۆزێک ئەستەمە بتوانانی حکوومەت بۆ شێوە تەقلیدیە پێک بێنی خاڵێکی تر گرنگتر بەلامانەوە ئەوەیە کە ئەم هەڵبژاردنە ڕاستە شەرعیەتێکی دەستوری و قانونی هەبوو بەڵام شەرعیەتێکی جەماوەری تا ڕادەیەک لەنگی هەیە بۆچی چونکە کەمترین ڕێژەی بەشداریکردن ئەم جارە لە کۆی گەلانی عێراق بەشداری کردووە ڕاستە کۆمسیۆنەڵە لە 144 خەڵک دەنگدەری عێراقی بەشداری کردو بەڵام بەپێی راپۆرتەکان زۆر لەوە کەمترە و هەندێک پارێزگا هەیە لە عێراق زۆر ئاستێکی نزمی تۆمار کردووە و لەو ڕێژە و راپۆرتانی کە ئەیبینین
سەرباری ئەوەی لە ١40 دەنگدەری عراقی بەشداری کردووە زۆربەی زۆری ینی دەنگدەری ئەوانە بوون کە بەتەمەەن بوون گەنجەکان ڕێژەیەکی بەشداری زۆر کەمیان هەیە کاتە پێمانە لە حکوومەتی عراقی لەبەر بەردەم پرسیارەتێکی گەورەیە و ئەو بارودۆخە ئابووری و سیاسی کە نەخوازراو بوو ئەبێ هەوڵ بدرێ هەنگاو بدرێ بۆ ئەوەی ڕێڕەوەکەی ڕاست بکرێتەوە. باشە دکتۆر دیارە دوای ئەنجامەکانی هەڵبژاردن کە لایەن کۆمیسیۆن ڕاگەیاندرا و نەتەوەیە گرتوەکانیش با بڵێن وڵاتانی دەوروبەریش تا ڕادەیەک پاڵپشتی ئەم ئەنجامە دەکەن. پرسیارەکەم لەوە دابێت دەستێوەردانی دەرەکی وڵاتانی دەوروبەر تا چەنە کاریگەری لەسەر ڕێخستنەوەی نێوماڵی عێراق هەیە بۆ پێگەێنانی حکوومەت. خۆی هەمیشە دەستی دەرەکی یا با بڵێن هەژمونی وڵاتانی ئەقلیمی و نێودەوڵەتی ڕۆڵی هەبووە و کاریگەریشی هەبووە لە پێگەێنانی حکوومەت و با بڵێن بەڕێکردنی سیاست لە عێراق. ئەم جارەش بە هەمان شێوەکو جارەکانی پێشوو بە تاکید ڕۆڵیان ئەبێ جانێگەتیڤ یا پۆزتیڤ بێ بۆستین بزانین حکوومەتی داهاتوو ئەدا و کاری چۆن ئەبێ بەڵام بە تاکید ڕۆڵ و کاریگەریانە بێ و دوجار ئەوان بەشێک ئەبن لە یەکلایکردنەوەی ململانەکان هەموو جارێک ئەو تەنگەشە سیاسیانی کە هەبووە ئەو لایەنە سیاسیانی کە دوور لە یەکتر وەساون بە فشاری وڵاتانی ئەقلیمی و نێودەوڵەتی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان گەشتونەتە کۆمەڵێک هێڵی گشتی و ڕێکەوتون لەسەر ئەوەی حکوومەت و دەسەڵات لە عێراقا پێک بێنن ئەم جارش بە هەمان شێوە ڕۆڵ و کاریگەریانە بێت وەنەتەوەی گرتوەکان هەمیشە هاندەرە یعنی ئەگەر ڕێژەکە کەم بێ بەشداری ڕێژەکە زۆر بێ یاخود با بڵێن فەسادی انتخابی زۆر هەبێت بە هەر چۆنێک بێ ئەوان پاڵپشتی دەکەن چونکە نەتەوەی گرتوەکان هەمیشە پێی وایە بە دووبارەکردنەوەی پرۆسەکان جار بەجار کامڵترە بێ و جار بەجار با بڵین ئەو وڵاتان ناتوانن ڕاستکردنەوە بۆ ڕێڕەوی سیاسی وڵاتەکان بێنە پێشەوە و بتوان لەسەر پێی خۆیان بۆسن بۆیە ڕۆڵ و کاریگەریانە بێت و ئەم جارش پاڵپشتیەوە بنکە حکوومەتی عراقی پێک بهێنرێت و بگەڕێتەوە سەر ڕاستەڕێی خۆی. بەڵێ ببورێت لێ ڕاشتەکەم ئەمە تایبەت بە بابلین هاوپەیمان ئەی ئێران بە تایبەتی لە نێوماڵی شیعە چ ڕۆڵێکی بێت لە یەخستەوەی نێوماڵی شیعەدا؟ ئێران بە تاکید ئەو لایەنانی کە ئیساوە هەژمارەکرێن لەسەر لایەنی ئێرانی بە تاکید لەم انتخاباتە بەپێی دەرەنجامەکە ینی پاشەکشیان کردووە بەزە بێ بیرمان نەچێ هێشتا کاریگەریان هەرماوە بۆچی چونکەوتم کۆی پرۆسە سیاسێکە و پرۆسە دەستوریەکە پێویستی بە دەنگی ئەو لایەنانە شەیەکە لەسەر لایەنی ئێرانی هەژمارەکرێن بۆیە ڕۆڵ و سەنگی خۆیان هەرەمێنێەوە توان لە مناوەڕی سیاسیا بەشدار بن و ئێستا ئێران بەو تەوژمە کارەکە کە ئەگەر ڕوتی سەدر نەتوانێت حکوومەت پێک بهێنرێ بتوانرێت ئیتیلافێکی شیعی لەو لایەنانە بهێنە پێشەوە بە تایبەتی مەسەلەن دەولەی قانونکەەوە حساب بکرێ لەژێر هەژمونی ئێرانە وا تەسەور ئەکرێ وا ژمارەکرێ یاخود هادی عامری و تەیاری فەتەح با بڵین ئامانی ژوا ژمارەکردن کە لە ئێران و نزیکایەتیەکیان هەیە لەگەڵ ڕوتی سیاسی ئێرانی بۆیە وا پاڵپشتی و لایەناناکە کە بەشداری پرۆسی سیاسەکە بن و هەردوو ڕێگەکە بەکاربێنن چ تەسعیدی سیاسی و بەکارهێنانی شەقامی شیعی لە عێراق و چ ڕێکارە یاسایی و دەستوریەکان و چ مفاوەزاتی دیبلۆماسی یان هەموو ڕێکارەکان کراون بۆیان و هەوڵەدەن هەژمونی خۆیان جارێکی تر فەرز بکەنەوە ممارەسەی بکەن و باڵێن ئێرانی ژێکێکە لە وڵاتی ئیقلیمیانی کە ڕۆڵ و کاریگەری و پێگەی خۆی هەیە لە پێگەێنانی حکوومەت لە عێراقا. دکتۆر ناجێگیری باری ئابووری سیاسی کۆمەڵایەتی خەڵکی عێراق و خۆپیشاندانەکانی گەلی عێراق و هاوڵاتیان ئەمە هۆکار بن بۆی کە هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق بەڕێوە بچێت بەڵام ئاخۆ جارێکتر عێراق ناکەوێتەوە بەردەم خۆپیشاندانی گەلی عێراق لە کاتێکدا کە گەلی عێراق لەوە تێگەیشتن کە ئەتوان لەسەر هەژمونی خۆپیشاندان هەڵبژاردن بکرێت بە تاکید ئەو با بڵین هۆکارە ئابوووریانەگەر بە تایبەتی باسیکەین و بە تایبەتی شەریحە ئەو توێژە گەنجەی کە لە عێراقا ناڕازی بوو بۆ بارودۆخە هێشتا لە چاوەڕوانیە ینی جارێ هێشتا حکوومەت پێک نەهات و هێشتا نازانی بەرنامی کاری چییە هەنگاوەکانی چۆنە چەندێک کاتی ئەوێ بۆ ئەوەی هەنگاو بنێ تەمەنی چەند ئەبێ ماناوی پرسیارن و دەنگدەری عێراقی بە تایبەتی گەنجان چاوەڕێەکەن ئایا بالفعل لەو هەنگاوە چاکسازیانە ئەنرێکە ڕوتی سەدر داوای ئەکا یاخود ڕێز وزەرای کاتی هەمیشە بانگەشەیەوەیەکە کە ئەو حکوومەتێکی کاتی پێگەنراوە بۆ ئەوەی ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکوم لە عێراقا بکات دەبێت بۆستین بزانین ئایا دەرەنجامەکەی وابێت یەک نمونەی بچووک ئەگەر بۆ ئەم بابەتە بێنەوەی ما بینین لە کۆی ئەو حکوومەتانی کە پێگاتوانی لە عێراقا لە دوای پرۆسی ئازادیەوە هەمیشە بەشێک لە بەرنامی کاری ئەمە وەکو نمونەی هێنەوە هەمیشە بەشێک لە بەرنامی کاری و حکوومەتە جێبەجێکردنی مادەی 140 بووە
بەڵام هیچ کات نەمان بینیوە هیچ هەنگاوێکی ئەرێنی و ئیجابی بنرێ بۆ جێبەجێکردنی ئەمە بە نموناهێنینە ئەنج ئاچین بۆ کایەکانی تر ئایا توانین بالفعل ئەم فەسادی اقتصادی لە عێراق هەیە بنەبڕ بکرێ یاخود لانی کەم هەنگاوی بۆ بنرێ ئایا کرێ بارودۆخی ئابووری گەنجان چاک بگرێ هەلی کاریان بۆ فراهەم بکرێ مە هەمووی پرسیارە و لە بەردەم ئەم حکوومەتە تازەیە کە پێکەهێنرێ و گەنجان و خەڵک بەگشتی چاوەڕێکم زان هەنگاوەکان چۆنە خۆ گەرجێ بەجێ نەکرات ئەوە شتێکی زۆر سروشتیە جارێکی تر ناڕزایەتەکان سەر هەڵبداتەوە و جارێکی تر تەنگەشی سیاسی بێتەوە بکەینەوە ناو دەوامە و گێژاوێکی سیاسی لە عێراقا. بەڵام جارێکی تر ئەنجامدانی هەڵبژاردن لە عێراق ئەمە تێڕوانینێکی تری ئەبێت بۆ پێیکە ئەم هەڵبژاردنە ڕێژەیەکی کەمی بەشداریکردن هەبوو و ئەنجامەکانی هەڵبژاردن تا ڕادەیەکی زۆر لە ئەس چاڕوانی لایەنەکان نەبوو. بەتایچیت خۆی ڕێژەی بەشداری پەیوەستە بەچی بە ئەو ئەدا ئەسیاسەی کە حکوومەتێکا خۆگەر حکوومەتی جابی بوو لە کوی کایەکانیان ئەوە ڕەزامەندیەکی جەماوەری دروست ئەبێ و بەشداری سیاسی کاریگەرتر و کاراترە بێت بە پێچەوانەوە گەر حکوومەت سست بوو و هەنگاوەکانی سست بوون و نەیتوانی لە ئاز داخوازی و داواکاریەکانی خەڵکا بێت ئەو بەتایکیت شەقامیش با بڵێن مووقفێکی سلبی لێوەرەگرێت جا بە هەردوو ڕووەکە یاخود با بڵێن ڕاپەڕین ئەنجامەدا یاخود ناڕزایی ئەنجامەدا یاخود ئەوە تا مەسەلەن بەشداری سیاسی ناکە کە ئێمە پێڵێن سەمتی انتخابی ینی کۆی پرۆسەکە ڕەتەکاتەوە بەگشتی. باشە دکتۆر دیارە با بڵێن کورد لەناو پێگەێنانی حکوومەتی عێراقدا پێگەی خۆی هەیە و بەم دوایانەش با بڵێن لایەنە کوردەکان دوای ڕاگەاندنی ئەنجامەکان و هاوپەیمانی کوردستان و هەندێک لایەنی دیکە ڕخنیان هەبوو لەسەر ئەنجامەکە جگەل لە ڕخنەکان ینی کە ڕخنی خۆیانەیە و هاوکات پێگەی کورد چۆن دەبینیت وەک چاودێرێکی سیاسی لە ڕێخستنەوەی بارودۆخی عێراق و پێگەێنانی کابینەی نوێی حکوومەت ئەوەی کە گرنگە ینی ئێمە ئەیبین ئەوەیە تا کورد وەکو پێکهاتە تا یەکگرتوو بێت تا هێڵی گشتی هاوبەشیان هەبێت تا کۆک بن لەسەر کۆمەڵک خاڵی جەوهری کە پەیوەستە بە هەرێمی کوردستان بە تاکید پێگەیەکی باشی خۆی هەبێ و کاریگەریکی باشی هەبێ هەتاکو پەرتەوازەی سیاسی هەبێ و دووربوونی سیاسی هەبێ و ئەو هێڵە جەوهریانە اتفاق نەکرێت لەسەری لە هەرێمی کوردستان بە تاکید پێگەی لاوازە بێەوە لە خولی پێشووی هەڵبژاردننی عێراقا 2010 ڕاستەکەی بینیمان کە پێگەی کورد تا ئاستێک لاواز بوو و بۆ یەکەم جار بینیمان کە کورد بە دوو ڕوتی جیاواز بە دوو با بڵێن بۆچوونی سیاسی جیاواز لەسەر ئاستی پڕکردنەوەی پۆستەکانی پەیوەست بە هەرێمی کوردستان لە کابینەی حکوومەت و دەسەڵاتی عێراقیە جیاواز بوون و هەر لایەک پشت بەس بە بنەمای دیموکراسی باڵێن کاندیدی خۆی هەبوو بۆ پۆستەکان و خۆی ململانەیە کرد یان لەبەرەوەم جارەشە کرد هێزە سیاسی کوردستانەکان بە هەمان نەفەس بڕۆنەوە بەقاو بە تاکید پێگەیکی لاوەستری ئەبێ ناڵێن پێگەی نابێ بەڵام لاوەسترە بێ و ڕۆڵ و کاریگەری کەمترە بێتەوە ئێمە گەر مەقارنێکی بە هەڵبژاردنەکانی پێشووتری عێراق 2010 و کاتێک کە کۆمەڵە کارکتەری سیاسیمان هەبوو بۆ نمونە خاڵێ خۆش بوو سەرۆک مامجەلا لەو کاتە بینیمان چ ڕۆڵ و کاریگەریەکی هەبوو بەڵام وردە لەبەر ئەوەی هێزە سیاسی کوردیەکان ڕاستەکەی خاڵی کۆکەرەوەیان نەبوو و پەرتەوازە بوون وردە کاریگەریەکان کەمتر بوو ئەم جاریش بە هەمان شێوە ئەگەر ئەم هێز و لایەنە سیاسیانەی لە هەرێمی کوردستان هەر کەس بە پێگە و سەنگی خۆی یەکگرتوو بوون لەو وتم خاڵە گشتیانی کە پەیوەستە بە هەرێمی کوردستان بە تاکید کاریگەریەکی باشیانە بوو خۆگەرنە ئێستا ئەو 64 کورسی ئەگەر بە پەرتەوازەی بڕات ئەو کاریگەریەکەی لاوەسترە بێ دلیلیشم بۆ ئەوە مەسەلەی ڕیفراندۆمەکەی ساڵی 2007 شێوانی لەگەڵی بوون شێوانی دش بوون قسەکەمان لەسەرەوە نییە قساوەیە کە پرۆسەیەک بۆ ئەنجام درا بەڵام بینیمان کۆی لایەنەکانی عێراق لەبەر لاوازی با بڵین نخبەی سیاسی کوردستان پەرلەمانەکانی کورد لە سەراسی عێراق کۆمەڵێک بڕیاری زۆر جائر زۆر تون دش بە هەرێمی کوردستان دەرکرا و ئەندام پەرلەمانەکانی هەرێمی کوردستانیش دەسەوستان بوون لە ئاستیا ڕاستە هەوڵیانەدا بەڵام کاریگەری و با بڵین شوێن دەستیان ئەوەندە دیار نەبوو کە با بڵین بە پێی پێویست بێت. بەڵێ دکتۆر دلاور عوسمان مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ ئامادەبوون و دووبارە بەخێر بێت. سپاس بۆ بەڕێزیتان. سپاس بۆ.